ئەو کاتە شاد خوێندکاری ژیر بەخێربێ بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 15 لە وانەکانی ڕابردوو باسی گەیشتینە پرسیاری 6 لە وانەیە پرسیاری 6 و 7 یان 7 شیتەڵ دەکەین بزانین کو ئەو ژمارەیە بنووسە لێرە ئاوها نووسرایە لە سەری سەرەوە ئەو ژمارەیە بنووسە کە بەرامبەر هەر پی تێکە پاشان گەورەترین و بچووکترین ژمارە بنووسە ئەو پرسیارەش ئەو ڕاهێنانە دوو بەشە یەکەم بەشی ئەوەیە کە بزانین ئەو پیتانە کامە ژمارە لێرە دەبی دابدرێ چوار پیت هەیە پاشان دەبی بزانین کامە ژمارە گەورەیە و کامە بچووکە ئەگەر تۆزێکەوەی گەورەکەین تەماشایەکی ئەو ژمارانە بکەین کە لە ژێر هێڵی ژمارەکان دانراون ئەوە هێڵی ژمارەکانە هەتا بچینە دەستە چەپ ژمارەکە بچووک دەبی هەتا بچینە دەستە ڕاست گەورە دەبی تەماشای ژمارەکان دەکەین دەبینین چەند ڕەنووسێک هیچ نەگۆڕایە هەمیشە لە دەستە چەپ 60 1 هەمویان ئەوانە نەگۆڕاینە ئەوانەی کە نەگۆڕاینە پێویست ناکە زۆر سەرنجیان بۆ ڕابچێشین سەرنج بۆ چ ڕادەچێشین کەوا بوو بۆ ئەو ژمارانەی کەماینەوە لێرە 40 لێرە 60 لێرەش 80 40 بووە بە 60 پاشان بووە بە 80 ئەو ژمارەکانی دی 601 601 601 نەگۆڕاینە یەکسانن پێی ناوێ تەماشایانکەین پاشان تەماشای چ دەکەین تەماشای هەنگاوەکان دەکەین واتە لێرە هەتا ئێرە گۆڕانەکە چەندە گوتمان گۆڕانەکە لە 40 بووە بە 60 واتە 20 زیاد بووە لەبەرەوەی دەچینە دەستی ڕاست گۆڕانەکە لێرە هەتا ئێرە ئەگەر بچینە دەستی چەپ 80 بووە بە 60 واتە کە دەگەڕێنەوە دەستی چەپ 20 کەم بووە بە چەند هەنگاو ئەو 20 زیاد بۆیان کەم بووە لێرە بووین ئەو ژمارەیە هەبوو هاتینە ئێرە ئەو ژمارەیە هەیە کە بزانین هەنگاوەکان چەندن لێرە ئەو هەنگاوە گەورەیە بەڵام چەند هەنگاوی بچووکە 1 2 3 4 هەنگاوی بچووکە یەک هەنگاوی گەورەیە یەک هەنگاوی گەورە 20 4 هەنگاوی بچووک واتە هەر هەنگاوە بچووکەی 5 کەوا بوو ئەگەر لێرە بووین هاتینە ئێرە 5 زیاد دەبی بەڵام ئەگەر لێرە بووین هاتینە ئێرە گەڕاینەوە پشتەوە 5 کەم دەبتەوە ئێستا زانیمان هەر هەنگاوە بچووکە لێرە هەتا ئێرە 5 باشە ئەگەر بمانەوێ بزانین ئەو پیتە ژمارەکەی ژێر ئەو پیتەی چەندە واتە ئەو ژمارەیە کە لێرە دانرایە چەندە تەماشای چێن دەردەکەین تەماشای ئێرە ئەو ژمارەیە کە لێرە دانراوە 80 ئەگەر تەماشای 6180 بێگومان بەڵام بەس تەماشای 80یەکەی دەکەین 80 کەوا بوو ئەو ژمارە لێرە 5 لۆ زیاد دەبیتە 85 ئەگەر بینووسینەوە کو دەینووسینەوە هەمووی بنووسینەوە ژمارەکەی لێرە دەینووسین 6185 چونکە 5 زیاد بووە لە چاو ئەو ژمارەی ئەگەر بینە لای ب تەماشاکەین بزانین ئەو ژمارەی لێرەیە چەندە تەماشای ئەو ژمارەی دەکەین کە 6160 5شی بۆ زیاد دەکەین لۆی زیاد دەبیتە 60000
165 چونکەوە لێرە 60 لێرە بووە 65. دوادەینە لای ج بزانین ئەو ژمارەیە لێرەیە چەندە. تەمەشای ئەو ژمارە دەکەین کە لێرەیە ئەو ژمارەیە 6140 چل. تەمەشای چلەکەی دەکەین. چل هەتا ئێرە دەبتە 45 هەتا ئێرە دەبیتە 50. کەوا بوو ژمارەکەمان چەندە؟ ژمارەکەمان 60000 با باش بینووسم 6150. 150. پاشان دێینە ئێرە. لێرە هیچ ژمارەك لێرە نییە بەراوردی بکەین لەگەڵی، لەبەرەوەی دەبی بەراوردی بکەین لەگەڵ ئەو ژمارەی کە لێرەیە چل. بێگومان چل ئەوە گەڕانەوەیە، ئەو ژمارەی ئێرە بچووکترە لەو ژمارەیەی گەڕانەوەیە. کو دەگەڕێنەوە 5 لە چلی کەم دەکەین دەبیتە 6135. ئەو ژمارەی ئێرە کە لێرەیە دەبیتە 6135. ئەو ژمارەیە کە لەژێر ئەو پیتەیە. پاشان بە کەیفی خۆت پیتەکان دەنووسی یان ئەلف 6185 ب 6165 ج 6150 د 6135. پاشان لەمەیان دەوێ بزانین گەورەترین و بچووکترین. بێگومان ئەو ژمارەی کە دەکەویتە دەستی ڕاست گەورەترین ژمارەیە، ئەوەی کە دەکەویتە دەستی چەپ بچووکترین ژمارەیە. زیاتر سەرنجی خۆت دامەنێ لە لای 60 و 01 چونکە ئەوان نەگۆڕاون. زیاتر سەرنجەکەت دانێ لە لای ئەو 80 دەبتە 85 لێرە 65 لێرە چل دەبتە 50 کە دەینە ئێرە دوو هەنگاو لە پاش چلەکەی. پاشان هەنگاوەک لێرە لای چەپ دەگەڕێنەوە ئەو ژمارەی لێرەیە بچووکترە لەو ژمارەی لە تەنیشتیتی. ئاوا توانیمان ژمارەکان بنووسین بەرامبەری پیتەکان. ڕاهێنانی هەفتیش هەر هەمان شێوەی ڕاهێنان شەشە. تەماشای هێڵی ژمارەکان دەکەین. ئەوە هێڵی ژمارەکانە. تەمەشای هەنگاوەکان دەکەین، بەڵام پێشی ئەوە تەمەشا دەکەین لێرە لەو ژمارانە کامە ڕەنووس نەگۆڕایە. زۆر سەرنجیان لۆ ڕاناچێشین. 7 نەگۆڕایە، 1 نەگۆڕایە، 4 نەگۆڕایە. کەواتە سەرنج تەنیا ڕادەچێشین بۆ ئەو ژمارانەی ئەو ڕەنووسانەی کە گۆڕاینە. 20 بووە بە 30 بووە بە چل. 20 بووە بە 30 پاشان بووە بە چل واتە 10 زیاد بووە. پاشان جێی ئەو ژمارەی کامەیە ئەوە جێیەکەیتی. هەمیشە ژمارەکە ئەو هێڵات دەکەویتە ناوەندی ژمارەکە. ئەوە جێی نییە یان ئەوە جێی نییە. هەمیشە هێڵەکان تۆزە گەورەترن لە هێڵەکانی دیکە. تەمەشای هێڵە گەورەکان بکەین، دەستنیشانیانکەین ئاسانترە. ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوەش 5. زیاتر هەیە ئەوە بەڵام کارما زۆر پێیانوە نییە. باشە، هەنگاوەکان بزانین کە لێرە بووین هاتینە ئێرە 10 زیادی کرد. چەند هەنگاوە دەژمێرین؟ 1 2 3 4 5 6 7 8 9 10 هەنگاوە. 10 هەنگاوی بچووک، 1 هەنگاوی گەورە. ئەگەر بمانەوێ 10 هەنگاوی بچووک بە 10 ژمارەکە زیادی کردواتە هەر هەنگاوەی بە 1 حیسابە، هەر هەنگاوەی 1. واتە ئەگەر لێرە بووین لێرە هاتینە ئێرە 1 زیاد دەبی، ژمارەکە دەبیتە 21.
22 23 24 25 26 27 28 29 30 کەواتە ڕاستە بوو بە 30 یەک هەنگاو. ئێستا بە بزانین تەماشاکەین ببورن. با لە دەستە ڕاستەوە تەمەشاکەین. لێرە هە بزانین ئەو هە ژمارەکە چەندە، ئەو ژمارەی کە لێرەیە دەڵێ ئەوە چەندە. بە دوو شێوە دەتوانین لە چلەوە بگەڕێینەوە، دوو هەنگاو بگەڕێینەوە. کەمتر لە چل چ هەیە؟ لێرە ئەگەر چل بوو لێرە ئەوی تەنیشتەوی دەبتە 39 ئەوی دیکەش دەبیتە 38 کەواتە ئەو ژمارەیە 38. ئەگەر ئەوەی نەنووسینەوە 7 بەڵام ئەگەر بنووسینەوە ئەوەش باشتریش دەنووسین 71438 کەواتە هە ئەو ژمارەیە. دوو شاقاو یان دوو هەنگاو گەڕاینەوە پشتەوە، ئەو چلە کەم بۆ بە دوو بووە بە 38. ئێستا 38 دێنە لای واو ئەویش بە زۆر شێوە بەڵام ئاسانترین شێوە ئەو ژمارەمان هەیە کە سیە، یەک هەنگاو پاش ئەو ژمارەی دەکە 31 کەواتە 71000ەکەی دەنووسینەوە وەکو خۆی 71431 چونکە بە یەک هەنگاو پاش ئەو ژمارەیە. نەبوو ببورن. بزانین چ ژمارەکە لەوێ. ئەو ژمارەی لێرەیە 20، ئەو ژمارەی لەولاش بوو 30 کەوا بوو ئەو ژمارەیە 25 کەوا بوو ئەو ژمارەیە 26 چونکە یەک هەنگاو واتە دەنووسین 71426 1426 ئەو نووسیمان. دوایە دەینە لای ئەو ژمارەی ئەو هە پیت نەماوە ئەو ژمارەیە لێرە چ دانراوە 71420 دەگەڕێینەوە دواوە کەواتە ژمارەکەمان بچووک دەبیتەوە بە یەک کەوا بوو لێرە چ دەنووسین 71400 و لە 20 کەمتر یەک 19 دەنووسین 71419 ئەوە ژمارەکانماندانە. بێگومان گەورەترین ژمارە ئەو ژمارەیە، بچووکترینیشیان ئەوەیە کە لە لای دەستی چەپە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە و هەتەوانەی داهاتوو هەر بژی.